ژی پێشخستووە چونکە ئەمە پەیڕە و ئەمە پرۆگرامەکەیە ئەبێ بێرانەیە تێپەڕیت بۆی ئینسان هەتا وەکو کە چاوەڕێی نوێژیشەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فأنتم في الصلاة من انتظرتم الصلاة ئێوە لە نوێژان ئەوەی چاوەڕێی نوێژتان کرد یاخود هەر کەسێ نوێژی شەو نوێژی پێ نەکرا لە سەفەرێکا یاخود لە نەخۆشیەکا بوو نوێژەکەی وەکو خۆی بۆ حسێبە هەتا وەکو ئەگەڕێتەوە یاخود هەتا وەکو لە نەخۆشیەکەی چاکە بێتەوە. سبحان الله کەواتە بەڕێزەکەم کە چاوتە نوقێنی لە ئاستی حرامێک و نەزەرێکە تۆ لە نوێژایت چۆن لە نوێژا سەرەداخستە و نەزەر ناکەی لێرەش نابێ نەزەرکەی چۆن لە نوێژا چێژ ناکەیت و حرام ناخۆیت بێ لە دەرەوەی نوێژیش پرۆگرامێکت هەبێ کە حرام نەخۆیت چۆن لە نوێژا دەست ئاواگرتووە و نووسانتە بخۆتەوە دەست بۆ خراپە نابیت ئەبێ لە غەیری نوێژیشا فێری ئەم پرۆگرامە و ئەم پەیامە بیت ئەبێ نوێژ تەدریب بێ لەسەر ئەم شتانە ئەبێ نوێژ فێرمان کە ژیانمان هەمووی هەر نوێژ بێ نوێژ بێ بە پەیڕە و بە پرۆگرامێک کە لەسەری بڕۆین و لەسەری بژین و لەسەری بمرین